قساکەین $100 ئەمریکی لە بەرامبەر 161750 مامەڵەی پێوەگرێ. هەڵبەتە نزیکی 164000 تۆمار کرد و هۆکارەکانی شەوە ئاشکرا بەڕاستی ئەتوانین بڵێن هەم ڕەهەندێکی ناوخۆی و هەم ڕەهەندێکی دەرەکیشی هەیە. ڕەهەندە ناوخۆیەکەی پەیوەندی بە مەترسی هاوڵاتیان و نیگەرانەکانی هاوڵاتیانەوەیە کە لە ئێستا هەم دۆخی ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و غەزە و ئیسرائیل و دۆخی سیاسی عێراق بەگشتی وای کورۆکە بە جۆرێک لە جۆرەکان ترسێک نیگەرانێک لای هاوڵاتی دروست بێ ئەوەی کە سەرمایەکی کەمی دۆلاریشان هەیە بێنە سوقی موازی بازاری متداول بیکەن ینی بە دۆلاری ئەمریکی. طبعا ئەم گاپە خێرایە لە ڕۆژی هەینیەوە کە نزیکی 500 دینار دینار باقی خۆی لە بەرامبەر دۆلارە لە دەستدا کاریگەری و لێکەوتەکانی ئەو هەواڵە بوو کە بڵاو کراوە لە واڵستری جۆرناڵ کە ڕاستەوخۆی ترسێکی تەواو هەم لەسەر ئاسی بازرگانەکان و هاوڵاتیانی دروست بوو خواستێکی ناسروشتی خێرا لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو. ئەو هەنا بڵین ڕاوانەکەی دۆلار بۆ دەرەوە هەر بەردەوامە مەسەن بۆ وڵاتانی دراوسی عێراق ڕێنمەیەکە لە خۆکارە هەرەسەرشیەکان یعنی کە هەم بانکی ناوەندی پارەی نەقدەکەمە خاتە بازار و هەمیشە ئەنێرێتە دەرەوە. بەڵێ خۆی تۆ ئەگەر ئێستا سەیری قەبارە و حەجمی خستنە ڕووی دۆلار کە لەلایەن بانکی مرکزیەوە هەمان حەجم و قەبارەیە کە لە مانگی ڕابردووتریشە ینی ئەخرا بازارەکانەوە هەم بۆ پرۆسی حواڵە و هەم بە نەقدیش بەڵام بۆچی خواز لەسەر دۆلاری ئەمریکی هەر زۆرە ئەمە دوو پرسیارمان لا دروستەکە. یەکەم بانکی مرکزی کە تا ئێستا لە هەنگاوەکانیە سەرکەوتوو نەبووە بۆ چاودێریکردنی بانکە ناوخۆیەکانی عێراق کە یەکێک لە ئەنی ئەرکە گرنگەکانی بانکی مرکزی لە هەموو وڵاتەکە چاودێریکردنی کۆمەرشیال بانکەکان و بانکەکان هەموو بەگشتی هەموو مؤسسە مالیەکان بەگشتیە کە بانکی مرکزی من پێم وایە بەڕاستی تا ئێستا لەم قۆناغەیە سەرکەوتوو نەبووە. ئەجینا ڕۆژانە زیاتر لە 170 میلیۆن دلار لە ڕێگەی پرۆسی حواڵەوە عەرزە کرێت و بە نەقدی هەر بۆ نمونە ئەمڕۆ 26 میلیۆن و 240 هەزار دلار عەرز کراوە کە ئەمەم پێم وایە بە ئیکتیفای زیاتی بازارەکان ئەکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە بە فیزیکی و بە عەمەلی ئەم پارانە یەتە ناو پرۆسی بازرگانی و حواڵە و سوقی موازی وەگە لە ڕێگای پلتفۆرمی ئەلکترۆنیشەوە بێ بە حەقەدەمە پرسیارێکی دروست کردووە و لە لایەک تریش ینی پەیوەندی بە قۆڕکاری و گەندەڵیەوە هەیە. جینا من پێم وانێ و لە سەرەتا شەو جەناب تەناگەدانە لە چەندی کۆنگری ڕۆژنامانیشە باسمان کردووە دۆخی سیاسی و ئابووری عێراق بۆ ئەمریکەکان گرنگە. ئەو مەرجانی کە ئەمریکا لەسەر عێراق فەرزی ئەکات ئەنی بەڕاستی مەرجی بەرژەوەندی عێراقن. یەکێک لەوانە داوا کراوە کە بڵێن سپیکردنەوەی پارە ڕابگیریە گەندەڵی ڕابگیریە ئەو دۆلاری لە ئەنجامی فرۆشینەوە تۆ دەسەکرێ بۆ ئەجندای دەرێکی بەکارنێت و چاودێری ئەو بانقانە بکریان چونکە خۆی بۆ خۆتان ئەزانن کە مەسائلی بانق ینی وەکو بڵێ مەهام و گرنگی خۆی هەیە لە هەموو دنیای بانق ینی بەڕاستی ڕئینڤێستمنتەکە بەگەڕخستنەکە دژەخانی ئابووری وڵات پەرە پێ ئەدە هەلی کار ئەڕەخسیان ینی بەڵام ئەم زۆر بۆرەی بانکەکان لە عێراق وای کردووە تا ئاسێک بانکی مرکزی من پێم وایە کە نەتوانێت کۆنتترۆلی بکات ئەو دۆلاری کە ڕۆژانەش عەرزێکات و بە فیزیکی و دەبعەمەلی لەناو پرۆسی بازرگانیە ڕنگ نەداتەوە. ئەجینا باشی نمونەژەوەیە لە دوومانگی ڕابردوو سێمانگی ڕابردوو ئەو هەموو دۆلاری کە ئێستا عەرزەکە هەمان حەجم و قەبارەیەکە لە دوومانگ و سێمانگی ڕابردووە عەرزەکرد ئەی بۆ دۆلار بەرزەوانیە کەواتە پەیوەندی دەبەدوولایەنەوە. پەیوەندی ئەوەیە کە متمانی هاوڵاتیان بە دیناری عێراقی لاواز بووە و پەیوەندیەکی تریشی ئەوەیە کە بانکی مرکزی تا ئێستا سەرکەوتوو نەبووە لە کۆنتترۆلکردنی بازارەکان و چاودێریکردنی بانکەکانی ناوخۆی عێراق.